بە مەبەستی سەردانکردن و جەژنە پیرۆزە کەسوکاری بەندکراوان سەردانی چاکسازی گەورانی سلێمانیان کرد. پاش جەژنە پیرۆزە و گەردن ئازادی لە یەکتر و مانەوەیان پێکەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک چاکسازی گەورانی سلێمانی قەرەباڵغ کردبوو. هەر بۆیە چاکسازیەکە بۆ ئەوەی فشاری زۆریان لەسەر دروست نەبێت سەردانکردنی هاوڵاتیان بۆ لای سزادراوانیان کرد بە 2 ڕۆژ. کەسوکاری بەندکراوانیش داوا دەکەن پێداچوونەوە بە دۆسیەی ئەو سزادراوانەدا بکرێت کە سزاکەیان سووکە. ڕاستی ئاسانکاریان بۆ کردی چوینە ژوورەوە و هیچ کێشەیەکمان نەبوو. داواکاریم هەیە ئەوەی کەوا کە بێخەتایە و ئینە و پیاداچوونەوە بکە و ئازادیان کە. یانە هەروەکو ئەو سزنەی ئێمە کەوا شتێکی بەسیط بوو و قەزا و قەدەرێکی ئیلاهی بوو. جیاواز لە هاوڵاتیانی ئاسایی بەشێک لە سزادراوانی ناو چاکسازیەکە بەدەم بەخەندەوە لەگەڵ جەژنە پیرۆزە لە یەکتر لە سوچێکی ناو چاکسازیەکەدا سەرقاڵی دروستکردن و فرۆشتنی کەرەستە دەستەکانیان بوون، چونکە لەم ڕۆژانەدا چاکسازیەکە بە شێوەیەکی بەرچاو قەرەباڵغ بووە و خواست لەسەر کڕینی کەرەستە دەستەکانیان زیادی کردووە. هاتم و مواژەم بۆ لای برام هاتم، برام 7 ساڵە لە زیندانایە، 2 ساڵ جاگە 4 ساڵ نیمەوە مادەکەی قفڵە داوەگام لەم حکوومەتە ئاڕێ لەم گەنجانمدا لەم سژنە ئەفاری دەربگا بۆم سژنانە ئەفادەکەیان کەم کە بێنە دەرەوە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی سلێمانی 1150 کەس سزایان بەسەردا سەپێنراوە و بەندکراون، سزاکانیش لە ساڵێکەوە دەست پێ دەکات تا لە سێدارەدان. پیرۆزبایی جەژنی قوربان لە سزادراوان و کەسوکاریانەکەن بە هیوای ئەوەی دوا جەژن بێت لە چاکسازیە بەسەری بەرن. ئەمڕۆ بەپێی بەرنامەی دیاریکراوی خۆمان کە پێشتر بانگەوازمان بۆ کردووە، ئەمڕۆ دوا ڕۆژی سەردانی جەژنیانە بۆ سزادراوان. ئەو کەسانش کە لا ئێمە سەرجەم ڕێوشوێنەکانی قانونیان تەواو بووە و هیچ پێویستی بە دادگایکردن ناکەنەوە. سەرڕای ئەوەی بەشێک لە بەندکراوانی ناو چاکسازیەکە سزای قورسیان بەسەردا سەپێنراوە، بەڵام هێشتا بێهیوان نەبوونە لە ژیان و چاوەڕوانی ئەو ڕۆژن کە لێبوردنی گشتیان بۆ دەربکرێت و ئازاد بکرێن. کەسوکارەکانیشان ئاواتە خوازن بۆ جەژنی داهاتوو سزادراوەکانیان لە گەڵیاندا جەژن بکەن. دیار جەمالێ نارتی، سلێمانی.